خۆشەویستان بەردەوام بین لەگەڵتان لەم بەشەی پرۆگرامەکە باز لە بابەتێکی تەندروستیەکەین زۆرینەمان ئەو نیشانانی کە لە جەستەمانە دەرەکەوێ بۆ نمونە کەسێک سەری ێشە ڕاستەخۆ پێڵەن ئەڵەن ئەگەر تۆ سەرێشەکە زۆر دووبارە بێتەوە ڕەنگە شەقیقە و بێتر بەر لەوەی کە بچین بۆ لای دکتۆر ئەبین بە دکتۆر بۆ خۆمان و بۆ چواردەوریشمان واتە هەم نەخۆشیەکە دەستنیشانەکەین هەم لەگەڵ ئەوەشە چارەسەرەکەش بۆ نمونە من دەرمانێکم بەکارهێناوە بە تۆڵە مەڵام ئەو دەرمانم بەکارهێناوە زۆر سوودم لێ بۆ من ڕاست بێ بۆ تۆ ڕاست نەبێت ئەمانە زۆر بابەت لەم شتانە ئەم بابەتە هەمومان بەسەرمان هاتووە بۆی ئەم تەوەرەمان تەرخان کرۆ بۆی کە زانیاری لەسەر ئەم بابەتە وەرگین بۆ ئەوی کە قسە گفتوگۆ بکەین لەسەر ئەم بابەتە بە خۆشحاڵیەوە لە ڕانی ئازیز و میوانداری زۆر بەڕێز دکتۆر سعید عوسمانمان کردو کە بەڕێزیان پسپۆڕی هەناوین. دکتۆر گیان سڵاو لەبێ و بەیانی و باش بێت. دکتۆر پێم خۆشە باسێکیەوە بکەین هەمیشە بە بەردەوام ئێمە خۆمان بووین بە دکتۆری خۆمان و چواردەوریشمان بۆ نمونە سەرێشەیە گەگرین یاخود تووشی ئازاری هەر شوێنێک ترە بین هەم دەستنیشانی نەخۆشیەکەکەین و هەم چارەسەر وەرەگرین ئەمە چ گرفتێکی تەندروستی لە ئێمە و لە چواردەورەکەشمانەیە دوجار. سڵاو لە ئێوەش و لە بینەران لە بیسەران زۆر سپاس بەڵێ ئەو شتانە هەیە و گرفتانە هەیە طبعاً بۆ چوون و تێگەیشتنی هەڵە لەبارەی نەخۆشی و لایانی تەندروستی زۆر بڵاوە لە ناو خەڵک و زۆر کێشەی دروست کردووە زۆر گرفتی دروست کردووە لە ناومان. طبعاً ئێمە گەرباسی نەخۆشی بکەین نەخۆشی بۆ خۆتان دەزانن یعنی بەرەو زیادبوونە زۆر نەخۆشی خەڵکێکی زۆر دووساری نەخۆشی بۆ تۆ بۆ نمونە شەکر و زەخت و چەوری و گرفتی کۆڵۆن مەعیدا بڕبڕای پشت و ئەژنۆیەکان و ئەوانە یعنی کۆمەڵک زۆر نەخۆشی تریشان یعنی خەڵک دووساری بۆتەوە و بەرەو زیادبوونە لە ناو خەڵکی ئێمە و طبعاً هەرچەندە ئەو بابەتانە زۆر باز دەکرێت لە میدیا و لە کەناڵە تەلەڤیزیۆنەکان و هەم بە سەرچاوەکانی تەلەڤیزیۆن باز دەکرێت بە بەردەوامی کەسی لەگەڵەوەشدا تەمەشا دەکەی خەڵک شەکری هەیە زەختی چەوری هەیە چارەسەرەکەی نیوە چڵە و لە ئەنجامدا تووشی کێشە و گرفت و دەردی سەری بۆتەوە بۆ نمونە خەڵک شەکر و زەختیە تووشی زەڵتە دەبێت تووشی نەخۆشی دڵ دەبێت برینی قاچی چاوی کەس دەبێت گوسیلەی سز دەبێت زۆر شت یعنی ئەوە طبعاً کۆمەڵ هۆکار هەیە بۆ شتانە کە بۆچی خەڵک چارەسەرەکەی وەکو پێویست نیە نیوە چڵەیە هەیە چارەسەری ناکە طبعاً هۆکارەکان بۆ چوون و تێگەیشتنی هەڵەیە. بەڵێ بەڵێ دکتۆرتم زام هۆکارەکان چین چارەسەرەکان جیاوازن. بەڵێ بەڵێ هۆکارەکان تێگەیشتنی هەڵە بۆ چوونی هەڵە طبعاً بۆ چوونەکان زۆر زۆرن یعنی ڕاستکردنەوەشیان ئاسان نییە ڕاستیدا حتا لە زۆر شتی تریشدا لە بوارەکانی تریشدا تێگەیشتنی هەڵە لە ناو خەڵکی ئێمە یەکزار زۆرە. مامۆستایەکی ئاینی پێشستا لە لامان بوو باسی وەکردی لە دینیشدا ئەو بۆ چوونانە بۆ چوونی هەڵە یەکزار زۆرە یەکزار بڵاوە بۆ نمونە یەکێ مامۆستاوەکتی بە خەڵک دەڵێن کە تینت بهات پەنا بۆ خوا بێن هەر لێ دانیشتوی تەمەشا دەکەی دەڵێ یا غەوسی گەیلانی یا شێخ اسماعیل بۆ چوونەکان ڕاستکردنەوەکانی ئاسان نیە بەڵام دەبێت هەوڵ بدەین. بەرحاڵ بینە سەر بابەتەکەمان نازانم لە شۆ دەست پێ بکەم ینی شتەکان هەن زۆرن پێم خۆشە ئێوە پرسیارمان لێ بکەن و جوابتان بدەینەوە. وەڵا دکتۆر با لەوە دەست پێ بکەین کاتێک کەسێک نەخۆشە بێ ئەچی بەلای پزیشکێ لە لای پزیشکەکە هاتووتە دەرەوە دە جۆر چارەسەرت پێڵێن یعنی خۆی ئەکا بە پزیشکێکی تر لە تۆ فڵانەشتم خواردۆ زۆری سادەم لێ کردو بڕەوە بکە دەرمانە مەخۆەوە بکە فڵان دەرمان بەکاربێنە زۆر کاریگەری باشترە ئەم تێڕوانینە بۆ چی لای ئێمە هەیە بۆ بەم شێوازێ وڵی نازانم چۆن جواب دەمە بەڵام قسەکەت بەجێە خەڵک لە خۆیەوە بەناو دەکەوێت زۆر جار خەڵک بەناو دەکەوێت بەبێەوەی زانیاریکی هەبێت لەبارەی بابەتەکەوە یعنی ڕێنمایی دەدا یعنی جار هەیە لای ئێمە دوو کەس بەیەکەوە دێن لە بەردەمی ئێمە ئەو ڕێنمایی دەبێت تر ینی ببێەوەی گەشتێکی لە بزانی قیناکە تۆ زانیارێک تەبێ بەڵام خەڵک زۆر کەس کە ڕێنمایی دا و لە خۆیەوە بەناو دەکەوێت یعنی چاوی بە سەرچاوێکی زانستی نەکەوتووە لەوانەیە خوێندواریەکەشی هەر زۆر باش نەبێ ئەوە شتێکی هەڵێ و خەڵک بەلاڕێدا دەبە بەڕاستی مەسلەی پزیشکی و تەندروستی و مەسلەی نەخۆشی بابەتێکی ئالۆزە خەڵکەر نابێ بە ئاسانی ببێەوە هیچ زانیارێک تەبێ ئەتوو بچی بە خەڵک بڵێ ئەوە باشەوە بکە ئەوە مەکەم شتانە یعنی بابەتەکە زۆر ینی ئێمە تەمەنێکمان بەسەر بردووە ڕاستەکەی من لە
يعني هەموو تەمەنم بەسەر بردووە لە خوێندن و لە دکتۆری و لە 86 دەستم بە خوێنی دکتۆری کردووە ئێستاش هەندێشت هەیە جارجار ینی پرسیارم لێ دەکرێت ینی دەبێ دەڵم بابچم بخوێنمەوە بابچم معلومات وەگرێم جوابی و پرسیارت دەمەوە ینی ناکرێ هەروە ڕاستەخۆ بەناوکەوی و یعنی شوێرانە قسە لەسەر شتەکاندا بکەیت زۆر باشە دکتۆر اینجا زۆرینەمان ئەزمموی خۆمان بۆ چواردۆرەکەمانە گێڕینەوە بۆ نمونە من لە ڕابردووە بۆ نمونە گیانم زۆریێشاوە بەردەوام هەستم کردووە وەڕم سەر مێشێ بە جۆرێ لە جۆرەکان بەم شێوازە بووم ڕاستەخۆ ئەڵم من پێشتر ڤیتامین دیم کەم بووە کە کەسێک گێکێک لەو نیشانانم پێ بڵێڵم تۆش لەوانەیە ڤیتامین دی و کەم بێ بڕۆ بۆ نمونە دەرزێکی ڤیتامین دی وەرگرە یاخود حەپێک وەرگرانی بەم شێوازە مامەڵاکەین ئایا بەڕای تۆ چیوا لە ئێماکە کە بەم شێوازە تەنانەت ئاستی هۆشیاری ئێمەش بەو شێوازەیە کە گوێ لە ئەزمموی کەسەکانەگرین ئەگەر نیشانەی کیانتیا بێ ڕاستە خۆڵن منیش لەواچێ ئەو نەخۆشیێن بەیان بۆ بەکتریای مەعیدە بە هەمان شێوازەیە کەسێک کە چاوری جگەری زۆرە بێت ئەڵێ بۆ نمونە بەیانیان سرکە بخۆ کۆمەڵێک خواردن هەیە کە ڕێنمایی تەکا بەر لەوەی کە بچین بۆ لای دکتۆر تۆ چ کۆمنتێکت هەیە لەسەر ئەم بابەتە خۆی ڕاستە ئەو شتانە دەکرێت چوار کەس لەشی ژامکە بۆ نمونە چوار کەس هەر چواریان لەشیان ژامکە بەڵام دوایی لەوانە هەرێک شتێ دەرچێت باسی ڤیتامین دی کرد ڤیتامین دی ئێستا شتێکە زۆر باز دەکرێت شتانە بەڵام ڤیتامین دی ڤیتامینی هەتاوە شتێکی گشتیە هەموو کەس ینی زۆربەی هەر زۆری خەڵکی ئێمە ڤیتامین دی کەمە لەبەرەوە ناکرێت توار فەحسێ بکەی کە بڵێ وڵا ئەوە سەبەکەیە شتێ بدۆزیەوە لە فەحسەکە بڵێ ئەوە سەبەکەیە بۆ زۆر شتێکەش خەڵک وا دەکات مەسەرەن معدەی دێشێ دەچێت فەحسێکی بەکتریای معدەکە تاو دەڵێم ئەو سەبەکەیە مەرز نییە کە تۆ معدە تێشا فەحسێک کرد و بڵێ ئەو سەبەکەیە بۆ نمونە بەکتریای معدە بەشێکی زۆری خەڵکەیەتی راپۆرتی ڕێکخراوی تەندروستی جیهانی هەیە دەڵێ نزیکەی لە 84 خەڵک بەکتریای معدەی هەیە لەبەرەوە ئاوا بە کورتی ینی شت ناکرێت خەڵک وا بە ئاسانی هەر بەناوکەوێ و قسەی لەسەر بکە مەسلەی تەندروستی مەسلەیەکی زۆر ئاڵۆزە هەندێشت هەیە دەکرێت بێڵێ ینی دەکرێت گشتیە بۆ نمونەیەکە چۆریزگەری هەیە کە خەڵەوە جوڵە بکە باشە پارێزی بکە باشەوە هەموو کەس دەتوانێت بە هەموو کەسێکی بڵێ بەڵام شتی تر کە دێتە سەر بابەتی پزیشکی بەڕاستی ئاڵۆزە و ناکرێت خەڵکەرەوە ئاوا بەناوکەوێ باش دکتۆر شتێکەیە لە دەستنیشانکردنی نەخۆشیەک زۆر جار ئێوە خۆتەنەکو پزیشکیش پێمان دەڵێن وڵێ ئەم دەرمانی کە بۆ شت بەکارێنم ڕەنگە کاریگەری لاوەکی دروست بکە لەسەر ئەندامێکی تری لە شت یعنی بۆیە ئەمەی کە زۆر ئێمە بە خەتەریات باسیەکەی نەڵین باید کەسە لە خۆیەوە پێشنیار نەکا بۆی کە بڕۆ فلانەشت خۆ فلانەشت مەخۆ تەنانە دەر بۆ خۆی ئەڵەن حەبی چوزانم زۆر جاڵە حەبێکی ئازارشکێن کاریگەری لەسەر دڵ دروستەکە ئازاری سرت لا بە بەڵام ڕەنگە کێشەی ماکیە بێ لەسەر دڵ تۆ بۆ خۆدۆک و پسپۆڕێکی نەخۆشی هەناویەکان ئەو نەخۆشی هەناویانەی کە بەڕاستی بەبێ ڕاوێژی پزیشک هیچ جۆرە دەرمانێک نابێ بەکاربێنن کامێ بەڵێ خۆی هەندێک دەرمانی دکتۆری نایە بۆ نمونە دەرمانی حەبی سەرێشە پاراستۆڵە یا دەرمانی معدەیە حەبی حەساسیەتە ئەوانە لە وڵاتانیش لە بازار ینی لە دەرماخانەکان بەبێ وەرقەی دکتۆر هەیە و دەتوانی بەکاری بێنی بەڵام هەندێشتی تر هەیە بەکارنێت باشە بۆ نمونە دەرمانی دژە بەکتریا دەرمانی ئەوانەی کە ئەوانە دکتۆر بەکاری بینوسێ باشترە و دوور و درێژە لیستی و دەرمانەی کە دەبێت دکتۆر بینوسی و خەڵک لە خۆیەوە بەکاری نێنێ نازانم لەوانێ بەرنامەکە مەزای ئەوە نەبێ دەرمانە باس بەڵام ئەگەر ڕخسەتم بدەیت کۆمەڵێشت باز بکەم ینی هەم لە خەڵک کە باسی نەخۆشیەکەی دەکا هەم لە پشکنین هەم لە چارەسەر تێگەیشتن بۆ چوونی هەڵا زۆرە خەڵک هەیە دێ لەگەڵ باوکی لەگە دایکی بەتەمەنە باوکی بەتەمەنە دەڵێ دکتۆر باوکم بڵێ با خۆی ماندوو نەکا بە دایکم بڵێ با خۆی ماندوو نەکا جوزەڵی هەیە پێم خۆشە و جوچێ و مریشکە وازی لێبێنێ ئەمە زۆر جار پێیان دەڵم بۆ وازی لێبێنە بۆ خۆی ماندوو نەکا یعنی خۆ ماندووکردن شتێکی باشە لە ڕاستیدا بەشێکی کێشەی خەڵک ئێستا هەیە ئەوەیە کە خەڵک نازۆڵێ یعنی یەکێک بەتەمەنە خۆی بە تۆزێ پەڕەوڵ و مریشک و جوزەڵە ینی چیلەوە باشترە پیاوێکە بەتەمەنە بۆ خۆی دەچێت لە ناو باخەکەی تۆزێ بەلکاری دەکا ینی شتێ دەکات ئەو شتێکی باشە زۆر باشە یا مەسەلەن خەڵک کە دێ بۆ لامان زۆر تێگەیشتن و بۆ چوونی هەڵە هەیە بۆ نمونە کە باسی ئێشەکەی دەکا
ناڵێ ئێرم دێشێ دەڵە دەمارێک لێرە مەستاوە دەمارێک وابوو دەمارێک لێرم بەبێ بزانە دەمار چێ ڕاستە بابەتی دەمار پێم خۆش باسی بکەم ینی پێچە خەڵکی کورد هەر شتێک درێژ بێ پێی بڵێت دەمار خەڵکی ما تاسە لە دەمار نەگەشتەوە گەلک زار لە نێوان بۆری خوێن و دەمار تێکەڵکردنێکی زۆر هەیە ئەو کێشەی لێ دەکەوێتەوە ینی حتا دکتۆرەکانیشان دەزار لە بەگەڵ خەڵک دەکەون مەسەلەنێکی قەستەڕی بۆ دەکەن بۆری خوێنی گیراوە دەڵێت دەماری گیراوە دەمار لە ڕاستیدا هەر جیرانی نیە چکە بۆشی نیە پێم خۆشە ئەو پێیکەرە بێنم ئەگەر نازانم دەرکەوێت لە ناو تەلەڤیزیۆنەکە دەمار کۆندامی دەمار ئەوە تەمەن لە مێشک و دەرکەپەتکەوە بڵاو دەبێتەوە خەتە زەردانە بڵاو دەبێتە بەهەموو دەمار تەوەن نەزەم دیاریانە دەمار بۆشی نییە و دەمار لە پێز نزیک نییە قوڵترە نایبینی بەڕێ من یعنی خەڵکێندا باسی دەمار نەکرێت چکە تێگەشتی دەمار و دەوری دەمار لە لەشی ئینسان شتێک بابەتێکی ئالۆزە ئەوەی کە باز دەکرێت زۆر جار مەسەلەن بۆری خوێنە مەسەلەن بۆری خوێن لە دڵ دەگیرێ لە مێشک دەگیرێ خەڵکەوە لێک کاتەوە باشە زۆر شتی تر هەیە نازانم مەجال هەیە باسی بکەمیان وڵا دکتۆر ئەگەر بە کورتی شتێک ماوە باسێکی بۆمان زۆر بە کورتی لە ماوەی یەک خولەکە بەڵێ خەڵک زۆر جار مەسەلەن خەڵک پێویستیەوەی کەس چۆتە ناو تەمەنەوە پێویستی بۆ هزار جار زەخت بگرێ فەحسەیەکی شەکر بکات چۆری بکە زۆر کەس دەڵێ بە ینی حەز ناکات دەڵێ بە هەر نێوروژێنم بە خەبەری نهێنم یعنی وا دەزانێت بە فەحسکردن جارێ خەڵک لەگەڵ خێزانەکەی دێ یا ئافرەتێ لەگەڵ پیاوی دەڵێن با زەختێک تۆ بگرین دەڵێن ناوەڵە بە هەر نەزان و بە نێوروژێنم وا دەزانێت بە زەختکردن تووشی زەخت دەبێت طبعاً قسەیەک هەیە دەڵێن بەوە سێد نامری یعنی بە زەختگرتنیش بە پشکنین تووشی نەخۆشی نابێ من بۆ خۆم لەوانەیە خوا دەزانێت چەند جار زەختی خۆم گرتەوە زەختم نییە و هیچ توش نەبووم لەبەرەوە ئەوەش یەکێکە لە بۆچوونەکان زار کەوتە ناو تەمەنەوە زەختێ بگرێ شەکر بکە خراب نییە بەڵێ دەست خۆش دکتۆر سعید عوسمان سپۆڕی نەخۆشیەکانی هەناو کاتەکەمان کەمێک کەم بوو بەڵام هیوادارین دەرفەتی تر دروست بکەنەوە زیاتر لە بە چڕوپڕ لە سەر کۆمەڵێک بابەتی تر تەوەری تر قسە بکەین زۆر سوپاس بەرە لەوانی